کۆتاتەوەری پرۆگرام پێشکەش دەکەین کە باسەوە دەکەین دیارە پرسی سپیکردنەوە و دیارنەمانی پارە لەم چەند ڕۆژەی با بڵێن پێشووتریشدا بە تایبەتر باسوخواستێکی زۆری بەدوا خۆی داهێنا و بێبنتمانی لە نێوان هاوڵاتیانیش لە میدیاکانە زۆر باسکرا بە دڵنیایەوە جا لەم سۆنگەیەوە دەپرسین شێوازی کارکردنی میدیا لە پرسی دیارنەمان و سپیکردنەوەی پارە پێویستە چۆن بێت بۆ چ ڕۆڵێکی هەبێت لەم پرسەدا و چۆن کار بکات بۆ ئەوەی متمانەی هاوڵاتیان بە بانک و بە دامەزراوەکان دروست نەبێت و هاوڵاتیان بێ متمانەیەکی زۆریاندا دروست بێت تایبەت بم بابەتە لە ڕێگەی سکایپەوە لە هەولێر ئەرسلان ڕەحمان ماستەر لە ڕاگەیاندن میوان دەبێ لامان کاک ئەرسلان سپاس بۆ ئامادەبوونێت ئەم کاتت باش بێ لەم بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی با بڵێن عێراقیشدا میدیا چۆن توانیوێتی مامەڵە بکات یاخود کار بکات لە پرسی سپیکردنەوە و دیارنەمانی پارە. سڵاو ڕێز بەیانی ئێوە و سەرجەم بینەرانی ئازیزی کەناڵەکەتان و بەرنمەکەتان باش لە هەرێمی کوردستان ئێمە میدیایەکمان هەیە ئەو میدیایی ئێمە کە هەیە لە ڕووی توانای مرۆیەکەوە لە ڕووی توانای ئیدراکی میدیاییەکەوە لە ڕووی توانای عەقلی ئیدارەدانی میدیاییەوە نەیتوانیوە وەکو پێویست کار لەسەر ئەو تاوانە ئابوووریانە بکە یا ئەو تاوانانە بکە کە لە بواری ئابووریدا هەن و ئەمە شوای کردووە کە وەرگری ئێمە تا ئێستا هوشیارێکی ئەو تۆ زانیاریەکی ئەو تۆی لەبارەی پرسی یا تاوانی سپیکردنەوەی پارە لە ڕێگە جۆرا و جۆرەکانەوە نییە ئەوەی دەمێنێتەوە بڵێن و جۆرێک لە کارکردنمان هەیە کە وەرگری تووشی بێمتمانەی کردووە بێمتمانەی بەرامبەر بە بانک بێمتمانەی بەرامبەر بە سیستەمی ئابوووریەکە بێمتمانەی بەرامبەر بە داهاتووی بازار بێمتمانەی بەرامبەر بە خودی دراو ئەو بەهای ئەو دراوەی کە هەیە خەڵک هەمیشە لە دڵەڕاوچێدایە داخۆ بەهای ئەم دراوەی کە کاری پێ دەکات ڕۆژانە ژیانی پێگوزارێنێ چۆن سەر و خوارەکە چۆن بەرزونزمە بێتەوە چۆن تووشی ئیشکا دەبێ هەموو ئەمە لە ڕێی میدیاوە میدیای ئێمە نەیتوانیوە بە جددی بە وردی بە جۆرێک کە لە پاڵ بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریدا وشیاری تاکیش بەدەست بکاتەوە بەوەی کە بزانێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسانە بکە هەر بۆ نمونە بڵێن لە هەرێمی کوردستان ئێمە لە چەند پێگەیدا لە چەند شوێنێکی جوگرافی جیاجیا هەمان حاڵەتمان بینی کە کەسێک یا چەند کەسێک توانیویانە خەڵکێکی زۆر ژمارەیەکی زۆری هاوڵاتی فریو بدەن پارەکانیان بکێشنەوە دەست بە سەپارەکانیان تا بگرن بە ناوی مامەڵەی جۆرا و جۆر بە ناوی هاوبەشیکردن لە قازانج و بەشێکی زۆری خەڵکی یعنی ژمارەیەکی زۆر خەڵک پارەیەکی زۆری لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە مەسەلە لە دەستداوە فەوتاوە و نەبووتەوە خاوەنی هەموو ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی وشیاریەکی گشتی لەبارەی پرسە ئابوووریەکان لەبارەی سپیکردنەوەی پارە لەبارەی تاوانە ئابوووریەکان باش کاگەرسەلان پێدوان نییە کە ئەو شێوازەی کارکردنی هەندێک لە میدیاکان بەوەی کە جاری وا هەیە پرسێک هەیە لە دیارنەمانی پارە پرسێک هەیە لەوەی کە یەکێک لە بانکەکان ئیفلاسبوونی خۆی ڕاگەیەنێ یاخود بابەتێک هەیە بەڵام میدیاکان وردەکاری بابەتەکە زیاتر ناخەنەوە یعنی بە دوواداچوونەکانیان زۆر وردەکاری تێدا نییە بۆ کەسی وەرگر کە ئەویش دڵە ڕاوچی لا دروست نەبێ ینی ئەمە پێدوان نییە ئەوەیە کاریگەرێکی دروست کردو لەوەی کە دڵە ڕاوچەی لای هاوڵاتی دروست کردووە بۆی کە پێی وایە ئەگەر لێرە شتێک دیار نەماوەیترەمە بڵێن تەعمیم کە یاخود گشتاندنی بۆ بک بەسەر کۆی پرۆسەکەیە بەڵێ بێگومان هەر نەبوونی زانیاری لە هەواڵ لە راپۆرت لە کاری میدیاییدا بۆ خۆی کلێنێکی گەورە دروست دەکات کلێنێکی معریفی دروست دەکات ئەم کلێنە معریفیە ڕێخۆشەکە بۆ جۆرێک لە نەزانی و لە جۆرێک لەوەی کە وەرگر نەتوانێ مامەڵەی دروست لەگەڵ ڕووداوەکانە بکات هەموو ئەو نمونانەی هەن ئاماژەمان پێکرد شتێکی خاڵێکی گرنگ کۆیان ئەکاتەوە یا یەکیان ئەگرێتەوە ئەویشەوەی نەبوونی وشیاری یاسایی میدیایی ڕۆشنبیری سەبارەت بە پرسە دراویەکان پرسە ئابوووریەکان پرسەکانی بازار مامەڵە هەر بۆ نمونە
هەزاران ساڵ پێش ئێستا خەڵکی ئێمە لەم سەرزەمینە کە ژیاوە ئەگەر کڕین و فرۆشێکی کردبێ جۆرێک گرێبەستی واژوو کردووە جۆرێ پەنجەمۆری کردووە بۆ گرێبەست لەسەر تابلۆی قڕینەوە بێ هەتا ئەگاتە کاغەز بەڵام ئێستا ئەبینین بە دوو وشە کەسێک کاغەزێکی داوەتە هاوڵاتیەکە ئەڵێ ئەوەندەم لەلاتە ئیتر ئەم هاوڵاتیە متمانەیەکی زۆری پێکردووە سەدان هەزار یا هەزاران دۆلاری داوەتێ بەبێ ئەوەی هیچ شتێک دەربارەی گرێبەستەکە بزانێ بەبێ ئەوەی هیچ شتێ لەبارەی مافی خۆیەوە بزانێ بەبێ ئەوەی هیچ شتێ لەبارەی داهاتووی ئەم پارەیەوە بزانێ هەر لەسەر ئەساسی یا بنەمای متمانەیەکی کوێرانە مامەڵەی کردووە ئەمە هەڵەیە ئەبێ میدیای ئێمە لە ڕێی کارە ڕۆژنامەوانیەکانی بتوانێ وشیارێکی ئەوتۆ بڵاو بکاتەوە کە چی دیکە تاکی ئێمە هاوڵاتی ئێمە ئەوەی کە پارەی هەیە ئەوەی توانیویەتی سەرمایە کۆ بکاتەوە بە هەدەری نەداوە نەیخاتە دەست و قوڵکی ئەوانەی کە ساختەکارن اینجا ئەم سامانە ئێمە ڕۆژانە لە هەرێمی کوردستان ئەگەر یارمەتیم پێ ئەوشتەوەکەم لە هەرێمی کوردستان هەزاران دۆلار بگرە ملیۆنان دۆلار هەناردەی دەرەوە ئەکرێ و ئێمە لە هەرێم نەمانتوانیوە دەسەڵاتێکی ئەوتۆی چاودێری دارایی یا سیستەمی بانقی هەمان دێک کە بزانین سەرچاوی ئەم پارەیە چییە ئەم پارەیە بۆچی ئەچێتە دەرەوە ئەمە هەمووی لە کۆی گشتی داهاتی نیشتیمانی ئەڕاتە دەرەوە کە دەچێتە دەرەوە ئەچێتە ناو چوارچەوەی پرۆسی سپیکردنەوەی پارە لەم بانکەوە بۆ ئەو بانک و لەم پرۆژەوە بۆ ئەو پرۆژە و ئەنجامەکەی چییە؟ ئەنجامەکەی ئەوەیە کە بڕێکی زۆر یا حەجمێکی گەورە لە پارەی سەروەت و سامانی نیشتیمانی ئەچێتە دەرەوە بەبێ ئەوەی هیچ جۆرە چاودێری و هیچ جۆرە بە دوواداچوونێکی لەسەر بکرێت و میدیا پێویست بوو مەسەلە بە دوواداچوونی ورد ئەوەی کە پێوترێ ڕۆژنامەوانی بنکۆڵکاری دەڕێی بنکۆڵکاریەوە بتوانێت بە دوای ئەسڵ و سەرچاوی سەرەکی ئەم داهات و سەرمایەدا بچێت بۆی بزانێت لەکوێوە دەستکەوتووە و چۆن خەرج دەکرێت و لە پێناو چیدا و کە دەچێتە دەرەوە چەندێ زیان بە منی تاک و هاوڵاتی و هەمومان کۆمەڵگەکە بە گشتی دەگەیەنێت. باشە کاک ئەرسەلان باس لەوە دەکەیت کە کەم و کورتی هەیە لە شێوازی گەیاندنی با بڵێن زانیاریەکان لە سپیکردنەوە پارە و دیارنەمانی پارە لە ڕاگەیاندنەکاندا بە دیاریکراوی کەم و کورتیەکان خۆی یان کە باست کرد خۆی لە چیدا دەمێنێتەوە هۆکاری چییە؟ ئایا ئەوەیە کە میدیاکان بە شێوەیەکی دروست یاخود دەستکراوەنین لە گەیاندنی ئەو زانیاریانە یاخود هۆکارێکی دیکە هەیە نەبوونی یاسا یان هەر بابەتی ڕۆشنبیریەکەیە کە باسی لەوە دەکەیت؟ چەند تەوەریەکی گرنگ هەیە هۆکارن بۆ ئەوەی کە میدیای نەیتوانیوە یان نەپڕژاوەتە سەر ئەوەی کە بە جددی و بەوردی کار لەسەر ئەم پرسە بکات. یەکەم توانای مرۆیی میدیاکارانی ڕۆژنامەنووسان لە دەستگاکانی ڕاگەیاندندا لە ڕووی میدیاکاری تایبەتمەندەوە و ئەوانەی کە خۆیان یەکلا کردوێتەوە بۆ ڕووماڵکردنی پرسە ئابوووریەکان ئێمە میدیاکارێکی ئەوتۆمان نییە کە بتوانێت لە چەمکە بنەڕەتیەکانی بکایی ئابووری تێبگات و بێت کار لە بوارەکە بکات. لە ڕووی میدیای تایبەتمەندەوە توانامرۆیەکەمان لاوازە. دووەم لە ڕووی عەقڵی ئیداری و بەڕێوەبردننی میدیاوە بەڕێوبەرایەتی عەقڵە میدیاییەکان لە دەستگاکاندا بەگشتی درک بەوە ناکەن کە ئەم پرسە چەندێک گرنگە و پێویستە چۆن ڕووماڵی بکەن و پێویستە چۆن بیهێنە بەرباز و حکوومەت پەرلەمان لایەنە پەیوەندیدارەکان ناچار بکەن کە فعلاً ئەبێ بەکردەوە چارەسەرێ بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە کە ئێستا لە بازاری سەرمایە لە هەرێمی کوردستاندا دروست بووە. ئەمە خاڵێکی دیکە ئێمە لە ڕووی یاساوە یاسای ئەوتۆمان نییە کە ڕێگری لەم پرسە بکات لە سپیکردنەوەی پارە بکات و ئەوەی هەمانە کارکردنە بە یاسا کۆنەکان لە 1 مادەی یاسایی لە یاسای سزادانی عێراقی 11 ساڵی 69 هەیە لە عێراقیشدا یاسای ژمارە 35 ئەگە هەڵە 39 ساڵی 2015 ئەگە هەڵە نەبم یاسا هەیە تایبەت بە سپیکردنەوەی پارە بەڵام ئەم یاسایانە لە هەرێمی کوردستان تەبەنی نەکراوە کە تەبەنی نەکراوە و ئیشی پێناکرێ هەرێم خۆشی خاوەنی یاسایەکی ئەوتۆنیە و خاوەنی سیستەمێکی بانکی نییە. ئێمە ئەبینین ڕۆژانە
خەڵک سەرمایه‌داری گەورە هەڵەتۆقێ بەبێ ئەوەی هیچ بنەمایەکی ڕاستەقینە بۆ سەرمایەکەی هەبێ و هیچ هێز و هیچ دەسەڵاتێکی قانونی نییە کە بە دوای ئەم سەرچاوی ئەم داراییەدا بچێت باش و ئەمە ئیشکالی دروست کردووە بەشێکی گەورەی ئەم سەرمایە ئەچێتە دەرەوە سپی ئەکرێتەوە بە ڕێگای جۆراوجۆر هەنادەی ئەو جوگرافیانە دەکرێت کە لە دەرەوە بوونەتە مۆڵگەی سپیکردنەوەی پارە کەواتە ئێمە کێشەکانمان لە چەند ڕوویەکەوە بوو لە ڕووی توانامرۆیەکەوە بوو لە ڕووی مەسلەی یاساییەکەوە بوو لە ڕووی نەبوونی وشیاری میدیایی خۆمان کاگەسەلان ئەگەر دوا پرسیارمان بکەین سەبارەت بەم بابەتە ئەوەی کە لە ڕووی میدیایەوە کاری لەسەر ئەم بابەتە کردووە ئەتوانین بڵین کاریگەری نەرێنی هەبووە لەسەرەوەی کە هاوڵاتی متمانەی بە بانک نەبێ پارەکەی لە ماڵەوە دابنێ نێنێرێتە ناو بانکەکانەوە دایبنێت چکە ئەمە خۆ ناکرێتەوە هەموو بانکەکان بە یەک چاو سیر بکەیت بەڵێ زۆر ڕاستە ئێمە هەر کارکردنیش گرنگ نییە ئێمە هەر بڵێن کارکراوە و کار بکرێت کارکردن ئەبێ بزانرێت چۆن کار دەکرێت بە چه ئاراستەیەکدا ئیش دەکرێت ئەگەر کارکردنێک بۆ لێدان لە سەرمایە نەتەوەییەکە بێ بۆ لێدان لە سیستەمە ئابووری و داراییەکەی ناوخۆ بێ بۆ لێدان لە بازار بێ بۆ لێدان لە بەرژەوەندی ئەم سەرمایەدارشی ئەو سەرمایەدار بێ ئەم جۆرە ئیشکردنە هەڵەیە خراپە کاریگەری نەرێنی زیاترە بێمتمانەی دروست دەکات گرنگ ئەوەیە میدیای ئێمە ببێتە چاوساک بۆ دەسەڵاتی دادوەری ببێتە چاوساک بۆ پۆلیس ببێتە چاوساک بۆ سیستەمی چاودێری لە هەرێمدا ببێتە چاوساک بۆ پەرلەمان کە بەڵێ لەم دۆسیەدا قەبارەی ئەمەندە سپیکردنەوەی پارە هەیە قەبارەی ئەمەندە ساختەکاری هەیە ئەم داهاتە نیشتیمانیە بەم ڕێگە نامەشروع و نایاساییە وەرخ دەکرێت احتیکار دەکرێت و بەم ڕێگا و فرتوفێڵە هەنادەی دەرەوە ئەکرێ سپی ئەکرێتەوە کە ئەم جۆرە ئیشمان کرد جۆرێک لە وشیاری بدرێتە هاوڵاتی کە لە پاڵ بوونی ئەم کێشەیەدا منی تاکمنی هاوڵاتی بزانم چۆن مامەڵە لەگەڵ ئەم ساختەکاریە ئەم سپیکردنەوەی دراوە ئەم بێمتمانەیە لە بازاردا بکەم وە جۆرێک من متمانە بوو دروست بێ کە بتوانم ئەو سەرمایی کە کۆم کردوێتەوە ئەو سەرمایی کە یا هاوڵاتی لەلایەتی بزانێت چۆن بەکاری دێنێت چۆن لە چ ڕێگایەک سەرمایە گوزاری پێەکە کە ڕێگایەکی شەرعی و یاسایی و قانونیە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەرسەلان ڕەحمان بەڕێزیان ماستەریانێ لە ڕاگەیاندن و ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ بەشداریکردنە